لەگەڵ ئەوەشە زۆر بەداخەوە پاسەوانانی ئەم دەرکەیە ئەنی بۆ پەڕی بێمۆڕاڵی پاڵ بە منەوانێ بێمە دەرەوە تۆنی دەڵێی لە مێژە لێرەم هۆکار چییە؟ وەکارەکەی ئەم دەرکەی تایبەت کراوە بە چونە ژوورەوەی ئۆتۆمبیل و ئیسعاف لەگەڵ ئەو کەسانی کەمەندامە خاوەن پێداویست تایبەتن بەڵام زۆر بەداخۆ ئێستا ڕێژەیە زۆر کەم خەڵک لێرێ بەس نزیکە نیو ساعت پێش ئێستا مناڵێم 100 و 500 کەس هەمووی بە هەیکەل بە جاسی چ کێشانەوە بەڵام لە عەقڵە کەمەندام بوون وەکێمە هەمووی ئانووس بەم ڕێگەیەوە بێنە ژوورەوە لەگەڵ ئەوەشە زۆر بەداخەوە پاسەوانانی ئەم دەرکەیە ئەنی بۆ پەڕی بێمۆڕاڵی پاڵ بە منەوانێ بێمە دەرەوە ئەکەم لەبەر خاتر هەولێر نەبێمە بەس پیاو بم زیاتر نایمەوە بۆ ئێرە دابانە چینەوە نا بەجددی ینی هیناوە نییە خۆتی پێوەمان دوو بکەیت ئەکەم لەبەر هەولێر نەبێتێم بۆ ئێرە هیچ پێویستەکە پیام لە خۆیان سایان پێ بێ بیبینن وەرزی ڕابرد و هەم یاریە لێرێ بووم با بەدڵە بەژان هەندەری بووم بێزگەل چەند کەناڵ چاپێکەوتنی لەگەڵا کردم بەس ئەو مۆڕاڵیانە بە کوردی بە پوختێکەڵێن بڕ زیاتر مێ مش پیا من زیاتر لەو تەرکێ نادەمەوە دەرگاکان هەم قەپات کرایە یعنی خەڵکەکی زۆر لە ژۆرێدا هەیە و ساحەکەش وەکو ڕێژەی ئەوەی نییە خەڵکەکی زۆر بگریتن بەڕاستی پێویستە ساحەکە چاک بکرێت وی لێ بکرێ ڕێژەی دانیشتوانی ڕێژەی زموری زۆر بکرێتەوە یعنی ئێستا ناو یاریگا تەواو پڕ بووە دەرکەکان قەپات بووە پێشبینی دەکەی چەند هاندەری لێبێت وەڵڵی سەروسی هەزار هاندەری لێیە زۆری لێیە خەڵکەکی زۆری لێیە خەڵک لە سەعات 3 هاتیە باش ئەوەی دەبینی خەڵکەکی زۆر دەگەڕێتەوە باسی چی دەکەن قسە لەسەر چی دەکەن دەڵێن چی هەموو بێزاری دەردەبڕێتن بەڕاستی دەرکەکان لەگەرەوەی قەپاتە ئێستا دەرکەی عایلی لێبەرەوەی قەپاتە زگورتی لێیە عنی زیان نەکرایتەوە زگورتێکی زۆر لە دەرکە عایلی خڕبوویتەوە نانی عایلەکەش بستە ژۆری ئەو کێشەکانشە ئەو چێش هەیە ئەو چێشێ ئێستا دەچێ ماڵەوە ئەرۆڵی بچینەوە ماڵێ لە ماڵەوە تەماشا دەکەین بە لایف چ بکەیت